بەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستانم ناسیوە لاوە خوێنگەرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگریدا بینیوە ئەوەندەی مێژووی خێناوی و پڕ لە ڕەنج و سەم و مەینەت و ئازارم خوێن بێتەوە هەمیشە وا تێگەیشتوم و وام زانیوە قەد و دڵ نەبووم و گومانیشم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵ نەدام بووە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتوویی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدان بووە لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادگی پش و درێژ و خۆڕێک خەر و ژیر و خەباتکار بووە لە بیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باش ناسیوە و لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە و هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی سەرشەقام و گیان بەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە ستەم و بێعەداڵەتی هەڵاواردن و نایەکسانی ڕەنج و ئازار و نەحەسانەوە ئاهوو فرمێسک و چاوەڕوانی وەک دێوەزمە ساڵهای ساڵە بەرۆکی خەڵکی کوردستانی داگیرکراوی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی گرتووە بەڵام بەرهەڵسکاری و بەرخۆدان و شۆڕش و فیداکاری هیوا و ئومێد بۆ ڕزگاری لە هەموو ئەو نەهامەتیانە و هەموو ئەمانەش تێکەڵاو بە هوشیاری و زانستبوونی ئەم خەباتە دژبەستەمە ڕۆڵەگەلێکی لە داوێنی خۆیدا بارهێناوە کە دەیان و سەدان داستانی خۆڕاگری و قارەمانیان بۆ ئەم وڵاتە پێکهێناوە کە دەکرێت و دەبێت بۆ هەموو ئازادی خوازان و ڕێبوارانی ڕێگای بەختەوەری ئینسان ببێتە دەرس و هێما و لە ئەزموونەکانیان کەڵک وەربگرین یەکێک لەو شۆڕشگێڕە قارەمانانەی کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا شەهید غەفور مەولودی خەڵکی شاری بۆکانی سەربەرز بوو سپێدەی سحەریان کە ئێستاش مەلاون لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ
مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. کاک غەفور مەولودی لە 12 ڕەشەمەی 1349 هەتاوی لە ئاوایی سەهۆڵان هەڵکەوتوو لە نێوان شارەکانی مەهاباد و بۆکان لەدایک. کاک غەفور هەر لە تەمەنی مێرمنداڵیەوە لەو سەردەمەدا هەستی بەو هەموو زوڵم و داگیرکاریەی کە لە کوردستان دەکرا کردبوو و تا تەمەنی بەرەو لاوی هەڵدەکشا زیاتر هەستی بە نایەکسانی و نادادپەروەری کۆمەڵایەتی و ئابووری دەکرد و واقعیەتی دەسەڵاتی حاکمی بۆ ڕوون دەبەوە. هێرشی بەرفراوانی هێزی داگیرکەر لەژێر فەرمانی فتوای جیهادی خومەینی بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زەرەر و زیانێکی یەکجار زۆری قەرەبوو نەکراوەی مرۆیی ئابووری نەک هەر بۆ خەڵکی کوردستان بەڵکو بۆ هەموو ئێرانی بەدواوە بوو. سەرهەڵدانی شۆڕشی ژیناژ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵی 1401 هەتاویدا درێژەی ئەو خەبات و خۆڕاگریەی خەڵکی کوردستان لە دژی ئەم ڕژیمە سەرەڕۆ و دیکتاتۆریە بوو کە بە کوشتنی ژینای جوانەمەرگ بە دەستی جەلادانی جەهل و خوراکەوە چەخماخەکەی لە شاری سەقزەوە لێدرا. وانیوەڕۆی 26 خەزەڵوەری 1401 هەتاوی لە میراوای بۆکان لاوانی شۆڕشگێر بەتینتر لە ڕاپەڕینەکانی ڕابردوو هاتنە سەر شەقام و دژ بەم ڕژیمە جەنایەتکارە هەروەک ڕۆژانی پێشتر خۆپیشاندانیان دەست پێ کرد. کاک غەفور یەکێک لەو کەسانە بوو کە وەک پێشەنگ لە ڕیزی پێشەوەی ڕاپەڕینەکە بە هەستکردن بە ئەرکێکی ئەخلاقی و وەک شۆڕشگێڕێکی بوێر و خۆڕاگر لە بەرامبەر دژمنانی ئازادی وەستایەوە. ئەو لە هەموو تەمەنی نەحەساوەی خۆیدا چاوپۆشی لە بیری ئازادی و مافی یەکسانی و سربەستی نەکرد. کاک غەفور زۆر بەباشی هەستی بە جیاوازیە چینایەتی و غەدرە سیاسی و کۆمەڵایەتیەکان دەکرد. ئەو هەرچەندە لە مناڵیەوە لە چوونە قوتابخانە بێبەش بوو، بەڵام بە هەوڵ و بەهرەی خۆی تا پۆلی پێنجی ئاکابیری بە سەرکەوتووی تەواو کرد. کاک غەفور مرۆڤێکی خاوەنبیر بوو، باوەڕی قوڵی بە بنەماکانی مافی مرۆڤ و یەکسانی ژن و پیاو هەبووە بەکردەوە ئەو پابەندیەی خۆی بە باوەڕەکەی لە بنەماڵەیدا جێبەجێ دەکرد. کاک غەفور وەک نمونەیەکی سەرکەوتوو لە کاری لوولەکەشی و بیناسازی و پیشەسازی لە ئۆلەمپیادی زانستی 1380 هەتاوی پلەی دووهەمی لەسەر ئاستی ئێران بەدەستهێنا و ئەگەر دەرفەت و بواری گونجاوی بۆ بڕەخسایە دەستکەوتی زۆر زیاتری بەدەستدەهێنا. کاک غەفور بۆ هەموو لاوانی میراوە و بۆکان بە تایبەت نمونەی ئینسانێکی شۆڕشگێڕ و خۆڕاگر و بوێر بوو. هەرەو ڕۆژە بەکرێگیراوانی ڕەژیم لە شاری بۆکان بەرامبەر بە خۆپیشاندران ڕاستەوخۆ تەقەیان دەکرد کە لەو ناوەدا لە ئێوارەی ڕۆژی 26 خەزەڵوەر زۆر بەداخەوە سنگی پڕجۆش و خۆشی کاک غەفوریان کردە ئامانج و گەڵای ئاواتەکانیان لێ هەڵوەراند و گیانی ئازیزی لە پێناو ئامانجی بەرزی بەخت کرد. بەڵام دوای گیان بەختکردنیشی داری بڕیاری ژیانی بە ئەمانەت بۆ هاوسەری ژیر و خۆڕاگری خات و شەهێن بەجێما بۆ ئەوەی پاڵ پشت بێت بۆ یوسف و ئەوین و ڕامانی جگەرگۆشەیان بەوانەکانی باوکی گیان بەختکردویان بەگوێی دنیا بگەێنن. لە ڕۆژی بە خاکسپاردنی کاک غەفور یوسف مەولودی کوڕی کاک غەفور
لەسەر مەزاری باوکی بەو پەڕی ئیرادەوە پەیام و ڕاستپاردەی بنەماڵەکەی و وانەکانی باوکی بە هەموو ناوەندەکانی ڕاگەیاندن و دەسەڵاتی داگیرکەری تاران پڕ بە گەروی ڕاگەیاند. مولودی هەموو ژیانی خۆی تەرخان کرد بوو بە نانێکی پاکەوە، بە نانێک بە زۆری باز و بە زۆری ملەوە، بە نانێک کە بۆنی ئاوی ڕوونی لێدەهات، بە نانێک کە بۆنی شەرافەت و مەردانگی لێدەهات. خەڵکی بەشەرەفی کوردستان، جەماوەری بەشەرەفی کوردستان، لە ئێستەوە هەر کات هەستان بە مرۆڤایەتی خۆتان کرد بزانن کە تامی نانی مەردانگی و نانی خۆفرۆشی زۆر جیاوازە. ئاخەرین وتاری من کورتم کردەوە، ببەخشن شەرمەندەم. مامەڵەکردنی ڕژیم لە تاران بە باتوومە، لە کوردستان بە فیشەک و بە گولەیە. بۆچی ئەمن پێتان دەڵێن؟ چون جمهوری ئیسلامی لە تاران فاشیستە، لە کوردستان داگیرکەرە. هەرچەند گیانبەخت کردو کاک غەفور مەولودی و سەدان گیانبەخت کردووی شۆڕشی ژینا لە نێوانماندا نەماون، بەڵام هەروەک لە سەرەتادا باسم کرد، کوردستان بە تایبەت شاری بۆکان جێگەی پەروەردەی لاوانی شۆڕشگێڕ و دژبەستەم و نائەداڵەتیە. ئێمە دڵنیاین کە یادی شەهید غەفور مەولودی و هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژینا دەبێتە هەوێن بۆ درێژە پێدانی خەبات تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە جنایەتکارە و وەدیهێنانی داخوازیەکانی شۆڕشی ژینا کە دنیایەکی ئازاد و یەکسان بە دوور لە هەر چەشنە هەڵاواردنێکە. هەر لێرەوە پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵەی شەهید غەفور مەولودی و هەموو ئەو بنەماڵانەی کە لاوانی خوێنگەرمیان لە شۆڕشی ژینا لەدەستداوە، هەموو ئەو ئازیزانەی کە دەست بەسەر کراون، بریندار بوون، چاو یان ئەندامێکی لەشیان لەدەستداوە، کە تا وەدی هاتنی ئاوات و ئامانجەکانمان کە ڕووخاندنی ئەم ڕژیمە جنایەتکارەیە درێژە بە خەبات و تێکۆشانمانەدەی. هەزاران جار یادی ئازیزی شەهید غەفور مەولودی و هەموو گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و سەربەستی بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێ بووە. وەخۆری گەشی ئازادی شەو شەرچێ لەگەڵ شارەکە، تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان.